بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لە ئێستادا لە قەزای سۆران هەڵمەتی هەڵواسینی پۆستەری لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی بەڕێوە دەچێت. بەڕێزان بۆ زانیاری زیاتر ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوەی پامنێری پێم لە سۆران لەگەڵماندا دەبێت. ئازاد سڵاوت لێبێت. بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە ماوەی چەند ڕۆژێکە وەکو دیارە بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێ کردووە. کۆمەڵی ئیسلامیش با لیستی ژمارە 104 بەشدارە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان. دیارە لە سنووری قەزای سۆرانیش ئەنجومەنەکان و مەڵبەندی سۆران و ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی با گوڕوتینەوە بەردەوامن لە بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و لەو پێناوەدا شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ کارکردن بۆ سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی. ئەم شەویش چەند کادیرێکی کۆمەڵی ئیسلامی لێرە لە قەزای سۆران کۆبوونەتەوە بۆ ئەوەی بۆ هەڵواستنی پۆستەرات و فلێکسی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. من ئەمەوێتن بسمە لای زیاتر بسمە لای ئەوان و قسە لەگەڵ ئەوان بکەم لەبارەی چالاکیەکانیان. سەرەتا بەرپرسی مەڵبەندیەکی سۆران مامۆستا موسلیم وەرەگرم. بەڵام مامۆستا موسلیم ئێستا ئێوە بۆچی کۆبوونێتەوە لێرە و ئەتانەوێتن چالاکیەکە ئەنجام بدەن؟ بەلای خۆی بەخشنە مێهرەبان سڵاو بۆ بینەرانی پێیان بۆ ئێوەش دەستان خۆش بێت کە ئێستا لەگەڵمان ئامادەن. دیارە ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سوانی کۆمەڵی ئیسلامی ئەم شەو یەکەمین تیم لە ئەنجومەنی سۆران کۆبووینەوە بە مەبەستی هەڵواسینی پۆستەراتی بانگەشەی هەڵبژاردن. دیارە ئەم بانگەشەیە دووسەر دەستی پێ کردووە. ئێمە شەکو سەرجەم ئۆرگانەکان تەلەشور لە هەرێمی کوردستانە دەستمان کردووە بە دابەشکردنی تیمەکان بەسەر قەزا و ناحیەکانی سنووری مەڵبەندە بۆ هەڵواسینی ڕێکلامی هەڵبژاردن. هیوادارم لە برایان لە سەرجەم ئۆرگانەکانی سنووری مەڵبەند لە ئەنجومەنەکان لە خوشکان لە برایان لە قوتابیان کە لەم ماوەیەدا بە گروتینێکی ینی بێوچانەوە بتوانن کە لە بانگەشەی هەڵبژاردنە زیاتر ئەسپی خۆیان تاودەم کە بتوانین ئەو پەیامەی کە کۆمەڵی ئیسلامی دایڕشتە و داینەوە بگەێنێت بە جەماوەری هەرێمی کوردستان بۆی بتوانین کە لەم هەڵبژاردنەیەدا دەستکەوتێکی باش بەدەست بینین بۆ کۆمەڵی ئیسلامی کە پشتیوان بەخوای گەورە و بە هیمەتی جەماوەر دڵسۆزی هەرێمی کوردستان گەشتبینین لەم پرۆسەی هەڵبژاردننی ئەمجارەی خولی پەرلەمانی عێراق. هاوڵاتی ئێوە داواکاریتان چی لە هاوڵاتیانی دەبەرەکەەوە چ ئومێدێکتان پێهەنا؟ ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆران لەگەڵ هاوڵاتیانی سنووری خۆمان گەشتبینین هەر لە سەرەتای ینی ئەلانکردنی مەڵبەند ئەم مەڵبەندە ئاوێتی جەماوەری خۆی وەلا سنووری قەزای سۆران و دەوروبەری دەڤەری باڵاکایەتی و وەسەرجەم ئەو سنوورانەی کە لە سنووری مەڵبەند ئەکەونەوە. ئێمە داوایان لەکەین بەڕاستی کە جارێکی تر متمانەمان پێ بدەن پاڵپشتمان بن بۆی بتوانین ببینە دەنگێکی حەقی ڕەسەنی جەماوەری هەرێمی کوردستان بۆ داکۆچیکردن لە مەفەڕەواکانیان. ئێمە تەماشاکەین لە دیدی ئێمە بەڕاستی کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە شایانی زیاترە کە خزمەتی زیاتری بکرێت. بۆی ئێمە لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەموو گروتینێک ئەخەینە گەڕ بۆ زیاتر بەرەو پێشچوونی دەنجی حەقی ڕاستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ داکۆچیکردن لە مافە ڕاوەکانی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا موسلیم بەرپرسی مەڵبەندی سۆران. ئەسمە لای چەند کادیرێکی تری کۆمەڵ پەیامیەوانیش ئەگوازمەوە. ئەسمە لای مامۆستا سیامەند ئەگەر تۆش پەیامی خۆت بگەینیت وەکو بەرپرسی ئەنجومەنی سۆران. سەرتا بەخێراتنەوەکەم خوای گەورە پاداشتی بەخێری سەرجەمە و برابەرزانم دەتۆکە و شۆ وەکو قۆناغی یەکەم لە بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەست پێەکەین و دەستخۆشی لەو برابەرزانش دەکەین کە ئێستا لە شوێنەکانیت کە تیمی گەڕۆک لە شەقامەکان خەریکی هەڵواسینی پۆستەرات و بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس. ئەسمە لای کارژێڕی مەڵبەندی هەشت سۆرانیش کە حەسەن وەکو بەرپرسی هەڵبژاردنەکانەوەی زیاتر قسەمان بۆ بکاتن. گەشتبینی ئێوە لە چ ئاستێکدا وەکو کارژێڕی هەڵبژاردن گەشتبینیتان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوا لە سەرجەم شوێنەکان دەستمان پێکرد و پشتیوانی خوای پەروەردگار و بە هیممەت و جوامێری ئەو کەڵە پیاوانە ئینشاڵڵا سەرکەوتنی باش بەدەستدێنین و ئومێد دەکەین
بکەین چکە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو هەڵوێستەکانی دیار بوون، مواقفی دیار بوون، مواقفی جوامێرانە و هەڵوێستی جوامێرانەی بوون، بۆیە دڵنیان کە جەماوەری کوردستان، جەماوەری هەرێمی کوردستان و شوێنەکانی تر متمانەی بە کاندیدەکانی لیستی 104 و دڵنیاین کە ئەو خەڵک و جەماوەرە ئێمە لە یاد ناکات، چونکە لە کاتە تەنگ و هەستیارەکان هەم کاندیدەکان هەم پەرلەمانتارەکانمان و وەزیرەکانمان و قیادە و ئەمیر هەمویان لە پشتیوانی ئەو خەڵکە ئستەم لێکراوە بوون و لە دژی زوڵم و ستەم وەستاون. بۆیە ئومێدی زۆرمان بە جەماوەری خۆمانە کە ئەوانیش لە ڕۆژی دەنگدان لە 12/5 پشتگیری ئەم کاندیدانەکەن و لیستی 104 خۆیان سەرەخەن. بەڵێ زۆر سپاس.